بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە لە هۆڵی نەشتەرگەری نەخۆشخانەی میهرەبانی ئافرەتێکمان ئێسکی زیادەی هەیە هەروەکو لە ئەشعەکە دیارە ئەم ئێسکە زیادەیە دەکەوێتە لای ڕاستی ملی لە تەنیشت دەکەوێتە سەرووی پەراسووی یەکەمەوە ئەم ئێسکە زیادەیە کە لە ئەشعە دەردەکەوێت بە سوپاسەوە پزیشکێکی پسپۆڕی فەقەرات ئەشعەکەی بۆ گرتووە بۆ ئێمەی ناردووە بۆ لابردنی ئەم ئێسکە زیادەیە کە بۆتە هۆی ئازار لە شان و قۆڵی لەگەڵ سڕبوونی پەنجەکانی دەست بە تایبەتی ئەم دوو پەنجە بچووکە کە ئەم سڕبوونەوا دەکات کە نەخۆشەکە توانای ئیشکردنی نەبێ ناتوانێتە زۆر بەرزکاتەوە زۆر دەرگا و پەنجەرە بسڕێتەوە. ئێمە سپاس بۆ خۆی ئێمە ئەم نەشتەرگەری بۆ ئەنجام بدەین بە هیوایەوەی کە سوودێکی زۆری لێ ببینێت و بتوانێت ئیشەکانی ڕۆژانەی لە داهاتوویەکی نزیکدا ئەنجام بدات. بە هیوای لە ساغی و تەندروستی مولات. میهرەبانی دڵسۆزی و لێزانی